ئەمڕۆ من لە هۆتێل ڕەمادەم لە شاری سلێمانی ئەمڕۆ 24مین فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە شاری سلێمانی ڕێک دەخرێت ساز دەکرێت بگومان فیستیڤاڵی گەلاوێژ چالاکیەکی هونەری و ئەدەبیە کە تێیدا بایەخ بە بەرهەمی فکری و ئەدەبی دەدات بگومان هەمیشە فیستیڤاڵی گەلاوێژ بۆ ماوەیەکی 24 ساڵ بەبێ دابڕان توانێتی چالاکیەکانی خۆی ساز بکات تەنانەت پار ساڵیش کە ڤایرۆسی کۆرۆنا زۆر بڵاو بوو فیستیڤاڵی گەلاوێژ هەر بە شێوازێکی ئۆنلاین چالاکیەکانی خۆی ساز کرد ئەمڕۆژ یاخود ئەم ساڵیش بۆ ماوەی 3 ڕۆژ لە 3 ڕۆژە تەواوی ئەو چالاکیانەی کە ڕێک خراوە لە فیستیڤاڵی گەلاوێژە ساز دەکرێت بگومان ئامانج لە ڕێخستنی فیستیڤاڵی گەلاوێژ ئەوە بووە بۆ ئەوەی کە بتوانێت کللتوری گەلی کورد لەگەڵ کللتوری نەتەوە جیاوازەکانی ترا پێکەوە ئاشنا بکرێت و لە هەمان کاتیشا بتوانێت وەکو لێکۆڵینەوە یاخود ئەو لێکۆڵینەوە شعری و ئەدەبیانی کە هەیە بتوانێت بەشداری پێ بکرێت لە ڕێگای فیستیڤاڵێکی لەم شێوازەیە بۆ ئەوی کە من زیاتر قسە لەسەر ناوەڕۆکی فیستیڤاڵە بکەم لەسەر ئەو دروشمە بکەم کە ئەم ساڵ فیستیڤاڵەکە دایناوە ئەویش بە دروشمی دیالۆگی لابردنی ماسکەکانم بابزانی ئەم دروشمە بۆ کە قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەم ئێستا بە خۆشحاڵی میوانداری کاک تەڵعات تایرم کردووە کە بەڕێزیان جێگری سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژن کاک تەڵعات سڵاو لێ بێ بەیانی باش سپاس بۆ تۆ ئەمێ دەستپێکی گفتووەکانمان لە دروشمەکەەوە دەست پێ بکەم دیالۆگی لابردنی ماسکەکان بۆ خۆی سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی کورسات ڕاستی ئێمە 2 ساڵێک دەبێت لەگەڵ ماسکە دەژین یعنی لە ژیانی خۆمان لە ژیانی ئاساییمان لە ژیانی کۆمەڵایەتیمان هەمیشە ینی تاکی کراوەتەوە لەسەر بەستنی ماسک لەسەر شاردنەوەی دەموچاو لەسەر دوورکەوتنەوە ئێمە لەو فێستیڤاڵە مەبەستمان بوو کە ماسک لەسەر بەهرەکان ماسک لەسەر تواناکان ماسک لەسەر دنیابینی گەنجەکان ماسک لەسەر جوانبینی ئەم دووریەی کە هەیە لە ژیانی کۆمەڵایەتیمان نەپەڕێتەوە ژیانی کولتوری و فەرهەنگیشمان نەپەڕێتەوە بینی کورد و عەرەب ئەدیبی کورد و ئەدیبی فارس بیرمەندی کورد و بیرمەندی فارس شاعری کورد و شاعری عەرەب ئەم لێک دوورکەوتنەوەی کە لەم 2 ساڵەیە هەیە پێمان خۆش بوو ئەو ماسکانە لەسەر بەهرەکان لابین بەهرەکان دەرخەین چرۆی بەهرەکان دەرخەین خۆشبەختیە بۆ ئێمەیان دڵخۆشیە بۆ ئێمە کە دەبینین مەسەلەن گەنجێکی ئەو پەڕی کوردستان لە بادینانەوە لەگەڵ ئەو پەڕی کوردستان لە خانەقین و کەلارەوە لەگەڵ سنەیەکا دانیشتن و لەیەک من بەرا شعرە خوێندنەوە لەیەک من بەرا دیالۆگەکە ئەم بەریەکەوتنی کللتورە جیاوازانە لە ڕێگای فێستیڤاڵی گەلاوێژەوە تۆ بە چ گرنگیەکی دانی یاخود گرنگی ئەمە لە چیایە کە تۆ بۆ نمونە نووسەرێک ئەدیبێک لە شوێنێکی ترە و لە کللتورێکی جیاوازی ترەوە ئەهێنی لە ڕێگای فێستیڤاڵەکەەوە هەمویان پێکەوە کۆکەیتەوە ئاشنایانەکی بێت سەریکە هەتا ینی نەزانین مەسەلەن تووشی تونڕەوی دەکا تووشی دەمارگیری دەکا یعنی ئێستا گەرە من مەسەلەن عەرەبێ بناسیم عەرەبەکە بزانم مناڵی خۆشەوی وەکو من دایکی خۆشەوی وەکو من پەتاتە دەکڕێ وەکو من کتێب دەخوێنێتەوە وەکو من بە زەحمەت مناڵ بخێوەکە کە گەیشتمە ناو ئەو وردەکاریە ئەو جای ئەوەی بزانم دەژنووسێ جای ئەوەی بزانم کتێب دەخوێنێتەوە جای ئەوەی بزانم کە حەزی لە ئەدەبیاتە یعنی زانین و یەکتر ناسین و وردەکاری دەمارگیری نایاڵێ یعنی ئێستا گەر عەرەبێک لە بەسڕە سەردانی سلێمانی بکە بزانین لێرە ژیان هەیە ئەدەب هەیە کتێب خوێندنەوە هەیە ژیان بەردەوامە کە دەچێت بۆ ئینتیباعەوە ڕەنگە ئەم دەمارگیری لە نووسینەکەشە هەبێ نەمێنی ئەو تونڕەویەی لە بیرکردنەوەشە هەیە نەمێنی ئەم بەریەکەوتنە سەقافی و معریفیە بۆ ئێمە زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە نامانەوێت کورد بەس تەعاملی سیاسی لەگەڵ عەرەب و فارس بکە تەعاملە کولتوریەکەش لەبەرەوەی ئەگەر سنوورێکی سیاسی لە بینی عێراق و لە بینی ئێرانە هەبێ یان لە بینی هەرێمی کوردستان و لە بینی ئێرانە هەبێ ئەوە مۆسیقا سنوور نازانێ بەڕاستی شعری جوان سنوور نازانێ من قەت هەستم نەکردووە سوهرابی سوپەری فارسە هەستم کردووە خزمی منە ماممە دراوسێمە لەگەڵە من ژیاوە قەت هەستم نەکردووە شامل و کەسێکە مەسەلەن فارسە و من کوردم هەستم کردووە ئەو مرۆڤە و منیش مرۆڤ دەست خۆش ئەمێلو ینی قسە لەسەر ئەوە بکەین بەڕای تۆ فێستیڤاڵی گەلاوێژ کە ماوەی ساڵانێکی زۆرە ئەم فێستیڤاڵە سازەکرێت و لە ڕێگای ئەم فێستیڤاڵەوە هەموو ئەدیب و نووسەران پێکەوە ئاشنا بنەوە جارێکتر لە ڕێگای فێستیڤاڵێکەوە کۆبنەوە لێرە ئامانج لە سازکردن و بەڕێوەچوونی فێستیڤاڵێکی لەم شێوازە بۆ چیە گەڕێتەوە
ڕاستی دوو ئامانجەیە ئامانجێکی ناوخۆیە ئەوش دۆزینەوەی سەکۆ منبەرێک بۆ بەهرا ئەو بەهرە شاراوانەی کە سەکۆ منبەریان نیە لێت نەشارمەوە ناوەندی شارەکان لە هەموو دنیا ناوەندێکی زاڵمن بەرامبەر بە ئەطراف بەرامبەر بە ئاهرەی ئەطراف بەرامبەر بە یعنی ئێستاگە شاعرێک لە قەڵازیە بێ لە سلێمانی خۆی ئیسپاتکە زۆری دەوێت زۆر زەحمەتە یەکێک بوێ لە چۆمانەوە بێ لە سۆرانەوە بێ لە ناو هەولێر حسێبی بۆ بکرێ و مینبەرێکی بدەنێ و 500 کەس گوێ لێ بگرێ زۆر زەحمەتە ئەم فێستیڤالە یەکێک لە ئامانجە ناوخۆیەکانی دابینکردن و بەردەستکردنی ئەو سەکۆ مینبەرەیە بۆ ئەم بەهرانەی کە مینبەریان نییە کە سەکۆیان نیە ئەمە وەکو لایەنە ناوخۆیەکە لایەنە دەرەچێکەش ئێمە دەمانەوێت بیسەلمێنین کە کوردیش وێڕای ئەم پێشکەوتنە ئێمرانیە پێشکەوتنە سیاسیە شارە فراوانبوونی شارەکان ئەدەبیشی فەرهەنگیشی معریفەشی لایەنە کولتوریەکەشی بەرەو پێشەوە دەچی ئەم بەرەو پێشبوونەوەی بەچی دەبێ بێگومان بە بەریەکەوتن بێگومان بە یەکتر ناسین بێگومان بەوەی کاتۆ بزانی فارسێک چۆن بیرەکاتەوە کە لە ڕووی حەزاریەوە لە ڕووی شارستانیەوە نزیکە 1000 ساڵ لە پێشی من بەرکەوتن بە زمانی عەرەبی کە زمانێک 1400 ساڵە زمانە و 30 ملەتی دنیا قسەی پێ دەکەن بەریەکەوتنی ئێمە لەگەڵ ئەو زمانە گرنگە هەموو بەریەکەوتنێک باشە نووسەر ڕووناکبیرە پێم بڵە بۆ تۆ گرنگێکی لە چیە؟ بۆ من گرنگە کە بتوانم بۆ ماوەی 3 ڕۆژ لەگەڵ ئەکادمیەکی نازدار و بەتوانای وەکو دکتۆر محەممەد ڕەزا ئەسڵانی کۆبمەوە بۆ من گرنگە ڕەخنەگریەکی ئێزگار باشی عەرەب کە ناوی دکتۆر سەلمان گاسدە و لێرە تەواجودی هەیە و ماوەی 3 ڕۆژ و ئەوانە بۆ من وەکو نووسەر وەکو خوێنە ئێزگار گرنگە و بەریەکەوتنی لەگەڵە من لەبەروی شتری فێرە بوو ئەویش لەمە فێرە بوو ئەمیش لەوی فێرە بوو ئەم فراوانکردنی ئەم دنیابینیە دەزانی خاتولانە ئینسان بە خوێندەواری بە بەریەکەوتن بە مناقەشە بە دیالۆگ زۆر جاران باڵ پیا دەکا و دەفڕێ ینی بەرز دەبێتەوە دەچێتە سەروی شارچێتی دەچێتە سەروی نەتەوەپەرستی دەچێتە سەروی حیزبایەتی دەچێتە سەروی مەزهەبی ئەتنیکی یعنی ئەگەرە تۆ ئێستا مەسەلەن مانجێک بچی ئەفریقیا دڵنیە مەسەلەن کۆنتاکتێکی ڕۆحی لەگەڵ یان دووستە بێ لەگەڵ عاداتیان تەقالیدیان شعریان هونەریان ڕەنگە تۆ ئێستا لە ڕێگەی یوتیوب بۆ تەپڵێک ببینی ئەفریقیەک لێدا ئەو کاتێک کە چیرۆکی ئەو تەپڵەت بۆ دەژێڕێتەوە کە چۆن ماوەتەوە لە باپیری و نازە کە دەچێت ناوردەکاریەکەوە ناکرێت ڕێزی ئەم هونەرە دەگری زۆر ڕاستە کاک تەڵعات تۆ باست لەوە کرد کە بۆ نووسەرانی دیاری وەکو بەڕێستان ئەم فێستیڤاڵە ئەو گرنگی هەیە تا چۆن فێستیڤاڵی گەلاوێش توانیوێتی زمینەیەکی لەبار بڕەخسێنێ بۆ ئەو گەنجانەی کە تازەنە ناو دنیای ئەدەب و هونەرەوە بتوانن لە ڕێگای فێستیڤاڵی گەلاوێژەوە پەرایە خود برە و بە بەهرە و توانەکانی گەنجان بدرێت خاتولانە ئێستا 24 فێستیڤاڵ کراوە لە هەر فێستیڤالێکە 3 کەس لە شعرا یەکەم و دوم سێم بووە 3 کەس لە یعنی ساڵانە 60 کەس خەڵاتی بردووە بە یەکەم و دوم سێم هیچ نەبێ زیاتر لە 500 کەس خەڵاتی یەکەمی بردووە لە شعر و لە لێکۆڵینەوە و لە چیرۆک ئەم خەڵاتانەی کە دەیبا مەسەلەن پێشتر کۆڕی نەکردووە کەچی لێرە لێژنەیەشی بۆ ئامادەکراوە لێژنەیەکی پسپۆر کە ڕەنگە ئەم گەنجە خەونیش بۆ نەبینیە کەسێکی وەکو لەتیف هەڵمەت بۆ نمونە لە ساڵێکا لێژنە بووە مامۆستا قوبای جەیزادە لە ساڵێکا لێژنە بووە مامۆستا ڕەوف بێگەر لە ساڵێکا لێژنە بووە ئەو ناوە گەورانەی کە لێژنەن ڕەنگە ئەم کوڕا ئەم گەنجە قەت دەرفەتی ئەوەی نەبێ کەسێکی وەکو مامۆستا ڕەوف بێگەر چیرۆکەی بخوێنێتەوە ئێستا نەک دەیخوێنێتەوە هەڵیشی دەسەنجێنی وە خەڵاتیشی پێدا باشە بەشداریکردنی ئەو چیرۆک و لێکۆڵینە و شارانی کە بۆمە بەشداریان پێکرێت لە فێستیڤاڵی گەلاوێژە لەسەر چ بنەمایەک بۆ چۆن نووسەرێکی گەنج توانی بێتی بۆ نمونە بابەتێکی هەبێت بتوانێت پێشوەختە ڕادستی لیژنەی فێستیڤاڵی گەلاوێژی بکات و بۆی ئەمیش لە فێستیڤاڵەکە بەشدار بێت بە چ میکانیزمێک بۆم میکانیزمەکە سەرەتا ئێلان دەکری 4 مانگ 5 مانگ پێشتر مەرجی سەرەکی ئەوەیە تێکستە بڵاو نەکرابێتەوە زیاتر بۆ 4-5 مانجیان دەنی لەوە لێکۆڵینەوەکان لەبەروی تۆ دەڵێ ئەم ساڵ تەوەریەکەم لەسەر شعرەکانی مامۆستا پەشێوەیە ئەو کەسە دەبێت 3 مانگ 2 مانجێکی هەبێ بۆی سەرچاوە کۆکاتەوە بینووسێ و توێژینەوە و لێکۆڵینەکەی خۆی بنووسێ کە ئێلان کرا هیچ مەرجێک نییە بێجگە لە مەرجی پانتایی کە نابێت لە 4 لاپەڕە شعر زیاتر بێ ئەوانە بەس ئەو مەرجەی هەیە بەڵام دنیابینەکەی ئازادە ئایدۆلۆژیایەکەی ئازادە لەسەر پشیلە دەنووسێ لەسەر
درەخت دەنووسێ لەسەر حیزبەکەی دەنووسێ ئەمە لێژ نەدەزانێ ئەم تێکستانە لە ڕووی جەمالیەوە لە ڕووی جوانی و ئیستاتیشیەوە کامەیان شیاون بۆ ئەوەی بخێنە ناو پێشبڕچەی فێستیڤالەوە لە پێشبڕچەی فێستیڤال کە ئێستا کە مەسەلەن 10 شاعر دەرچووە ئەوانیش دەڵێن لەم دەیە یەکەم و دووم و سێم ئەمانن هەموو ئەوانەی خەڵاتیان وەرگتووە خەڵاتی یەکەمی شعر لە شوێنی تر ناسراو بوونە یعنی من دەتوانم دیان ناوت پێ بڵێم کە ئێستا خاوەنی سێ کتێبی شعرینیان کۆمەڵی چیرۆک لە ڕێگای فیستیڤال ناسراون تەبان کە ڕێگای فیستیڤاڵی چووە خەڵات وەردەگری خۆ دەزانی دەرگای ڕۆژنامە و گۆڤار و دەرگای سایتەکان بۆ دەکرێتەوە یعنی دەبێتە بلیتێک یان شوناسێک کاتە هەر ئەو گرنگیە شەبەتا مەزرۆییەوە کە ئیتر نزیکە بێتەوە لە بەرەو پێشچوون یاخود لە نزیک بوونەوەی ئەنجامدانی فستیڤاڵی گەلاوێژ ڕەنگە گەنجانێکی زۆر کەسانێکی زۆر بیانەوێت نووسینەکانیان بەرهەمەکانیان بەشداری بکەن ئێستا تۆ بە نمونەی دەڵێن ئەو گەنجانە مەسەلەن چ ناچارە لە سویدەوە لە کەنەداوە لە ئوسترالیاوە لە بادینانەوە لە ڕۆژهەڵاتەوە لە ڕۆژ ئاوە لە باکوورەوە تێکس بنێری ئەگەر هەز نەکان من بەرێکە و تایدا تعریفەکرێت تایدا شوناسێ وەردەگرێت کە ئەم شوناسەی وەرگرت ڕەنگە ئەم شوناسە یعنی نەتوانێت لە قەزایەکەی خۆی لە شارەکەی خۆی مەسەلەن کورساتی بۆ بچێ هەر بۆ نمونە نەتوانێت قاعەیەکی ئاوای بۆ داباکەن لە ڕامادە و سەکۆیەکی بدەنێ و بڵێن کاکە فەرموو شارەکەت بخوێنەوە ئەم ئامادەکاریان ئەم سازکردنەوە ئەوانە بۆ ئەو گەنجە بێگومان گرنگە زۆر باشە دەستە خۆش بە بێگومان ئەوشمان بیر نەچێت بەڕێستان سبینێ لە مەراسیمێکی شایستەدا بەرهەمی تایبەتی خۆتان هەیە کە بڵایەوەکەنەوە سپاس بۆ تەمام مەستا سپاس بۆ ئامادەبوون دەست خۆش بەڵێ خۆشەویستان وەکو باسمان لێوە کرد ئەمڕۆ 24مین فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە هۆتێل ڕەمادا لە شاری سلێمانی بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە ئاچێت بێگومان وەکو میوانەکەشم باسی لەو کرد فێستیڤاڵی گەلاوێژ هەر لە کۆنەوە تاوەکو ئێستا گرنگیەکی تایبەتی خۆی هەبوو بۆیە هەر لەگەڵ نزیک بوونەوە بە وادەی دەستپێکی ئەم فێستیڤاڵە ئەو کەسانی کە بەهرەی نووسینیان هەیە بەتامەزرۆی ئاەنوێت بەرهەمەکانیان بنێرن بۆ لیژنەی فێستیڤاڵ و بەشداری پێ بکەن لە فێستیڤاڵەکە ئێستا ئێمە لە هۆتێل ڕەماداین ئامادەکاری تاو کراوە بۆ پێشوازیکردن لەو بەڕێزانی کە ئەمڕۆ بەشداریەکەن لە فێستیڤاڵی گەلاوێژە ئێمە ژوەکو دەستگای میدیایی کورسات هەوڵەین ناوبەناو تاوی ئەو بابەتانەی کە ئەمڕۆ لە فێستیڤاڵەکەدا ئەگوزارێ بۆ ئێوەی بینەری عزیزی بخێنە ڕوو ئێستا میوانداری بەڕێزێکی ترم کردووە ئەویش بەڕێز عەبدوڕەحمان بامەڕنی کە بەڕێزیان نوێنەرن لە بنکەی گەلاوێژ لە دوهۆک ئێستا لەم ئامادەیە کاکە عەبدوڕەحمان سڵاو لێ بە بەیانی باش بێ سپێدەباش گەلێک سپاس بژێت سپاس بەخێر بێ سەرچاوان پێم بڵێ بەڕێستان وەکو نوێنەرێک لە بنکەی گەلاوێژ لە دوهۆکەوە گرنگی فێستیڤاڵی گەلاوێژ لە چی ئابینەوە جەنابتان ڕەنگێکی گشتی ئەس بەحسی فێستیڤاڵێ بکەم کورتی دەڤەرە بادینان ئەو پێشوازیاش لای نویسەران لە فێستیڤاڵە تێتەکردن یان بەرێ خوددانا وان نویسەران یان خواندناوان بۆ فێستیڤاڵە گەلاوێژ تشتێکی جودایە یعنی gelek نویسەر بادینان هەنە بەرهەمێن خۆ چ شعر وەک چۆرۆک وەک ڤەکولین هەوڵدەن تشتێکی جوان بنویسن یعنی ئەو ژێڕازی ئەو فێستیڤاڵی کە ئەمڕۆ سازەکرێت و چەند ڕۆژێکی تریش بەردەوامە بێ تا چەند نووسەر و ئەدیبانی دوهۆکی عزیز بەشدارن لە فێستیڤاڵ بەڵێ ئێستا ئێمە 4 کەس بەشدارین 3 کەسمان وەک سەرکەفتی هەنە ئێک وەک شاعر ئێک ڤەکولین ئێک چۆرۆک بادینان ئەم لژنەکە تایبەت دانین بەرهەمێت دەڤەرە بادینان کرماجیت نوێسن بوومەتێن ئەم لوێرە لژنێ دانین بۆ هەر بوارێکی ژوانە شعریان چۆرۆکیان ڤەکولین ئێکی سەرکەفتی هەیە و ئەوی ئەم بەشداری فێستیڤاڵێتن یعنی جوداتر لژنا ڤێدرکێ مە لژنێک بادینان هەیە لژنەکە تایبەتە بۆ بەرهەمێن دەڤەرە بادینان ئەوێ کرماجیت نوێسن بوومەتێن و ئەم بەشداری فێستیڤاڵێتن یعنی هەر ئێکێ سەرکەفتی شعرێ جودا سەرکەفتی چۆرۆکێ جودا سەرکەفتی ڤەکولینێ جودا و بەشدار بن زۆر باشە کاوتە لەم فێستیڤاڵی ئەمڕۆە لە هەر سێ بوارەکەیە نووسەرانی دوهۆکی عزیز بەشداریان کردووە لێرەدا بەێ بەێ هەر سێکان بەشداری هەبیتن و یە شعرێ دێ ئەبروکە وەک بەرنامەیدا دێ شعرە خۆ خوێنیتن و ڤەکولینێژی کە ناوێتی داهاتیە دێ بەشداریت ئەوەکو دوهۆک تا چەند گرنگیتان بەوەیەوە هانی گەنجان بن بۆ ئەوەی کە لە فێستیڤاڵێکی شایستەی لەم شێوازەدا لە فێستیڤاڵێکی گرنگی لەم شێوازەدا
بتوانن ئەو نووسەرانی کە گەنجن ئێوە وەکو هاوکاریەک وەکو پاڵپشتێکی ئەوان نووسینەکانیان وەربگرن و لەم فێستیڤالە بەشداری پێ بکەن. بله ابخو فيستيفالا جلاويش شيايا نبتن الدفرة بادينان بالكل الكردستان هامية تشتكي دف جنجي دروز بكات كو جنج هاول بدأتن بجداري فيستيفالا ببيتن يعني هاول بدأت دهينانا كجوان سوريا شهاميلا كي بتشتكي جوان آماده بكتن داكو فيستيفالا دا بجداري بكتن و جهريتن و او جنجن ام همی گوا هندانا گنجات کن کود بجدار بنو و خوشبختانه رجع کباجی پیشوازی فيستيفالات کانو و خلد جنین یعنی جل جرا بری دم خوشی جل جرا پیوندیت کن کده کنگی بیت دم ورگرتنا برهمان کو برهمان خو پیشکش بکن. باشە بگومان پێش وەختە ئامادەکاری تاوا ئەکرێت بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە مەبەستیانە بەشداری لە فێستیڤاڵی گەلایش بکەن بەرهەمەکانیان ڕادستی بۆ لیژنەکانەکەن لە دووهۆک. ئەمە هەموو پرسیارەکەم لەسەر دووهۆک بێ بۆ ئەم ساڵ. تا چەند نووسەران تا چەند گەنجان بەرهەمەکانیان هێنا ڕادستی بەڕێستانیانە کرد بۆ ئەوەی کە بەشداری بکەن لەم فێستیڤاڵانەدا لە پێشوازیەکی باشە بوو ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردووە چۆن بوو؟ هەر ساڵ باشە ئەم ساڵەش باش بوو ئەم ساڵە تشکێکیشێکی باش بوو کردن روش آوازی کو خوب پیتن لاتینی جیت نویسن آوانا جی بجداری کرد یعنی چارچوب دورا بادینان جی درباز بو یعنی پیشوازی که باشتر هبو افصال جداتر جی بو دباره شعری دا شعر هر جار بو ما گلک دهن گلک شاعر طایبتی گنج حزد کن بجدار بن حزد کن دیداره که هو صدا بجدار بنو طایبت فيستيفالا کانی دولتی برهمه بیتن اکید تشکی باشه چروک دیویز بجدار بن و کلینت باش مهبون و کلین بجدار بن اول خوب پیشوازی که باش بی یعنی گنج هر وقت میگویی لهیویت مینیت یعنی گلک جارا بری واده ام پراد جهینین پیوندیت کن کده کنگی بیت دم ورگرتنا برهمان دابو مفرکن یعنی بجن ام بالافنا کن حتی کو بیت او دم دا برهمیت خوب ما بنیرن و کرنت پیش برکیا هل سگاندنه. زور باشه دست خوش به.